هاوکار ئومێد 30 ساڵ بەر لە ئێستا بەهۆی دەرزیە کە بە هەڵە لێی دراوە کەم ئەندام بووە. ئێستاش بەهۆی خراپی دۆخی دارایی و دواکەوتنی بەردەوامی ئەو هاوکارێک کۆمەڵایەتیەی حکوومەت بۆی بڕیوەتەوە کە بڕی 150,000 دینارە ناچار بووە بەم دۆخەیەوە کارێکی دیکە بکات. هاوکار دەڵێت حکوومەت لەبری ئەوەی هاوکارمان بێت ڕێگر و بارگرانیە کە خۆمان کارێکی دیکە دەکەین. حکوومەتی هەرێم پێویستە دەستباڵمان لەگەڵ بگریت دەستخۆشیمان لێ بکە کە ئێمە سوال ناکەین لەسەر جادەکان. داوای سوال و سەدەقە و سەفتر لە کەس ناکەین. ئێمە بە سەربەرزی بە ماندووبوونی خۆمان بە ڕەنجی خۆمان دەمانەوێت پارە پەیداکەین و ژانێکی شەرەفمەندانە بژین. بۆیە بۆ تەکسی خۆم مکاسبی دەکەم بەخوای ماوەکانی تر مرور منی ڕاگرتووە دەرم کاکە جا من کە مندام وەڵی بژێوی من لەسەر ئەو تەکسیە ئەمنی ڕاگرتووە وەسی لە بۆ کردیمە منیان بردوویتە نارتە محکەمە منیان غەرامە کردووە ئەوە چێت و ئینجازەکەت هەمومی نیە باشە حکوومەتی هەرێم هەرگیز نەبێت وەزارەتی ناوەخۆ بژێومان لەس ئەوەیە یعنی چی دەبێت ئەگەر ڕێپێدان بەو کەمەندامانە بکەن کە توانای لێخڕوونی سیارەیان هەیە. سەی کانونی یەکەم واتە مانجی 12 هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیانی تایبەت دەستنیشان کراوە بەم بۆنەیەوە کۆمەڵی ژینی کەمەندامان پێشوازیان لە میوانان کرد. سەرۆکی کۆمەڵەکەش بۆ پەیام دەدوێت و دەڵێت ناکرێت لە ساڵێکدا تەنها یەک ڕۆژ کەم ئەندامیان بیر بێتەوە لەو ڕۆژەشدا وەک پێویست ئاوڕیان لێ نەدرێتەوە. کەم ئەندامان بەو بڕە هاوکاریەکەوە 150,000 ئەوەش ناکاتن بای بژێوی یاخود بای دابینکردنی حەفاظە یاخود ئەو عەرەبانە خەڵکانێکی زۆر هەنە بەشەیان نەخۆشن پێویستیان بەدا و دەرمانەیە ئەوە بەشی چەند ڕۆژێکیان ناکاتن. بۆیە بەڕاستی پێویستە هەم حکوومەت هەم لایەنی پەیوەنددار دەسەڵات تەنها ئەوە ئەرچی حکوومەت و دەسەڵات نییە ئەرچی خوا پێداوەکان و خەڵکانی خێرخواست خەڵکانی خوا پێداوەکانیشە کەوە ئەو هۆشیاریان هەبیتن بۆ ئەوەی کە هاوکاری ئەو زۆرە کەسانە بکەن. حکوومەتی هەرێم وەک چۆن دەستی بۆ لێبڕین و پاشەکەوتی موچەی فەرمانبەران برد بە هەمان شێوەش دەستی بۆ موچەی خاوەن پێداویستیانی تایبەت بردووە و لە چەند ساڵی ڕابردوو تاکو ئێستا لە ژێرناوی قەیرانی دارایی و چاکسازیەوە موچەی نزیک بە 20 مانجی کەم ئەندامان و خاوەن پێداویستیانی تایبەتیان نەداوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.